بەڕێوبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بە هاوکاری ڕێکخراوی مرۆڤ دۆستان ڕێزی لە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت سەرکەوتوانی هەردوو قۆناغی نۆی بنەڕەتی و 12 ئامادەی گرت و خەڵاتی کردن. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە 15 قوتابی سەرکەوتووی هەردوو قۆناغی نۆی بنەڕەتی و 12 ئامادەی ئەوانەی ڕێژەی خاوەن پێداویستیان لە سەدا 50 زیاترە و نمرە بەدەست هاتووەکانیشیان 80 بەرەو سەرەوەیە. ئەوانەی کە لەم مەراسیمە خەڵاتەکرێن نۆی بنەڕەتی و 12 ئامادەیی کە هەم ڕێژەی خاوەن پێداویستی تایبەتبوونیان لە 150 بەرەو سەرە، هەم دەرەجە و نمرەی سەرکەوتنەکەیان لە 80 بەرەو سەرە کە بەڕاستی ئەمە سەرکەوتنێکە جێگەی ڕێزلێنان و پێزانینە، جێگەی تەقدیرکردنە لەلایەن خێزان، خانەوادە، کۆمەڵگە، دامەزراوەکان. بەداخەوە زۆرێک لە هاوڵاتیان، زۆرێک لە خێزانەکان، زۆرێک لە دامەزراوە پەیوەندیدارەکان ئەو ڕۆڵەی خۆیان نادۆزنەوە بەرامبەر خاوەن پێداویستی تایبەت، تاوەکو ئەوان ڕۆڵیان هەبێ بەشدار بن لە پرۆسەی بەرەمهێنانە، لە بریەوەی بار بن بەسەر کۆمەڵگەوە، بەسەر خێزانەکەی خۆیانەوە، ببنە چرایەک بۆ خۆیان، بۆ ژیانی خۆیان، بۆ ئایندەی خۆیان، بۆ داهاتووی خۆیان، بۆ خێزان و بۆ کۆمەڵگەکەیان. من زۆر خۆم بە خۆشحاڵەزانم لە 5 ساڵی ڕابردووە لەم ڕۆوە ئێمە لە سلێمانی ئەتوانم بڵێم شۆڕشێکمان بەرپا کردووە بە هاوکاری بە ڕێوەبەرەکان، کارمەندانی چاودێری کۆمەڵایەتی لە هەموو دامەزراوەکان کاری زۆر گەورەمان کردووە. هەر لە مەراسیمەکەدا قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیان کرد کە بەردەوام هاوکاریان بووە و کێشە ڕۆژانەکانی لەسەر سوک کردوون. وەڵاوەکو خۆم ینی هەستێکی زۆر خۆشم هەیە. طبعاً ئەمە یەکێکە لەو وێزگانەی ژیانی مرۆڤ کە مرۆڤ ئاواتی بۆ ئەخوازێ، ئاواتی پێ ئەخوازێ، بەتایبەتی کەسی نابینیا و کەسی خاوەن پێداویستی تایبەت کە ینی بۆ ئەوەی کە بیسەمێنێ لە وڵات، بۆ ئەوەی کە بیسەمێنێ بۆ هاوڵاتیانی خۆی، بۆ مجتەمەع و کۆمەڵگەی خۆی کە خاوەن پێداویستی تایبەت بار نییە بەسەر کۆمەڵگەوە، بەڵکو ئەتوانێت دەیهاشتی گرنگ بکاو. یعنی ئەو شتێک کە ئێمە ئەیکەین، ئەو دەرەجەی کە ئێمە بەدەستی ئێهێنین، ئەو نمرەی کە ئێمە بەدەستی ئێهێنین دوو قاتی نمرەی چاوساغانە، چونکە چاوساغ بە هەموو ئەتوانێت خۆی ینی هەیەی و هەموو شتێک لە بەردەمیاتی، بەڵام ئێمە بۆ هەموو کۆسپ و تەگەرانی کە لە ڕێگەمانە ئەتوانین ینی ئەو هەموو شتە بڕێن. سپاس بۆ خۆی گەورە. زۆر دڵخۆشم کە ئەچمە پۆلیدا، زۆر پێخۆشحاڵم، هیوادارم بە ئاسانی بچمە پۆلیدا، چونکە تۆزێ بۆ ئەمان گرانە. طبعاً تەنها لە پەیمانگای پیشەیی کۆمپیوتەرەکە وەریانەگرێ، ئەڵێ هیوادارم کە بە ئاسانی وەرمگرم بچمە پۆلیدا. حەزەکەم زیرەک بم، بتوانم دەرچم، بەڵام بە یارمەتی وەرگێر زمانی ئاماژە لە ناو پەیمانگای کۆمپیوتەرە. ئەڵێ هەموو یارمەتیان ناو، من بە یارمەتی بە ئەوان چوومەتە پێشەوە سەرکەوتم. قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بەراورد بە قوتابیانی دیکە زیاتر ڕوبەڕووی ئاستەنگەکانی پرۆسەی خوێندن دەبنەوە و باستەم دەتوانن نمرەی بەرز بەدەست بێنن. لەم سۆنگەیەوە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بە پێویستی زانی خەڵاتی ئەو قوتابیانە بکات و لە پای هەوڵ و ماندووبوونیان ڕێزیان لێ بگرێت. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.